سەردانەکەی منیش بۆ ئەوە بووە کە گوێیان لێ ڕابگرم بزانم بۆچوونەکانیان سوود لە بۆچوونەکانیان وەربگرین. بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد سەرۆکۆماری عێراق لە کوردستانە ئەو دەیەوێت گوێ لەلایەنە کوردیەکان بگرێت و قسەکانیان بگەڕێنێتەوە بۆ بەغداد. بەڵام چاودێرێکی سیاسی دەڵێت فواد معسووم ناتوانێت گرێ کوێرەی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد بکاتەوە چونکە دوجار عەبادیە کە دەبێت گڵۆپی سەوز بۆ کورد دابگیسێنێت. بەنیسبەت هەولێر و بەغا بڕوا ناکەم سوودیە بێت چونکە ئەوانەی بەغا خۆیان بریارەدەن عیبادی ئەوانەیانی تاسیر ناکە ڕێی سەرە کۆمار و ئەوانەی زۆر گوێ ناگرن لەو شتانە توانێت هیچ نەبێ ئەو شتان نەقڵ بکاتەوە بۆ بەغا ڕەنگە سوودێکی هەبێت لەو ڕۆوە بەڵام بڕوا ناکەم توانێت سوودێکی وا گەورەی هەبێت کێشەکان چارەسەر بکات چونکە ئاسان نییە کێشەکان زیاتر لای عیبادین. گەرچی کورد نەرمی نواندووە بۆ دانووسان لەگەڵ بەغداد بەڵام بەغدا بە مەرجی ڕادەستکردنەوەی خاڵە سنووریەکان و هەڵوەشانەوەی فەرمی ئەنجامی ریفراندۆم دێتەوە سەرمێزی گفتوگۆ. جێبەجێکردنی ئەو دوو داخوازی بەغداژەوە دەگەیەنێت کە دەیانەوێت پەڕ و باڵی کورد بکەن ئەوەش دەوترێت کە کورد بەهۆی بێپلانیەوە ڕوبەڕی داڕوخانی ئابووری بۆتەوە و ئەوەی هەیە و نیەتی لە دەستیان دەچێت. تەنها ڕێگە لە ئێسادا هیچ دەرچەیەک نییە بۆ ئەوەی بەردەوامی یعنی کەمێک ڕێگری بی لە قەیرانەکان. لە ئێستا هیچ دەرچێک نیە جگە لە گفتوگۆ لەگەڵ ناوەندا و ڕێکەوتن لەگەڵ ناوەندا بۆ ئەوەی سەرچاوەدارایەکان هەموو موچەند وەکو بجێ و بەرێنان دابین بکەیتەوە. بەڵام چارەسەرەکە تەنها بریتی نییە لەمە چارەسەرەکە پێویستە عەقڵەتێکی تازە بە مۆدێڵێکی تازە پلانی داهاتوو دابڕێژێ بۆ بنیادنانەوەی ئابووری ئەم وڵاتە بۆ بنیادناوی بژێوی خەڵک داهاتی بەرزکردنەوەی داهاتی تاک و بۆ شێوازی مامەڵەکن لەگەڵ ئەو هەموو قەرزەی کە لەسەر هەرێمی کوردستانە ئللا هاتنی موچە و بوجە لە بەغداد تەنها چارەسەرێکی کورخایەنە تۆ ئەبێ پلانێکی درێژخایەنە تابێ و من بڕوام وایە بە هیچ شێوازێک پلانی درێژخایەن پلانی بنیادنانی ئەم وڵاتە پلانی دروستکردنی خۆشگوزەرانی بۆ خەڵک زیادکردنی داهاتیان پتەوکردنی ژێرخانی ئابووری بەم عەقڵەتی ئێستا و بەم شێوازە حکومڕانی و بەم شێوازە ئیدارەدانە و بەم شێوازە سیاسەتە ئابووریە بنیاد نانرێت. معسووم کە خۆی کوردە و سەرۆکۆماری عێراقیشە کەوتۆتە نێوان دوو بەرەوە هاوزمانەکانی خۆی لە باشووری کوردستان لەلایەکی ترەوە بەرپرسانی عێراق بەڵام هەمووان گومانیان هەیە سەرۆکۆمار بتوانێت کۆتایی بە کێشەکان بێنێت و دەستی کورد و عەرەب بخاتەوە نێو دەستی یەکدی تەنها دەتوانێت پردێک بێت بۆ ڕاستکردنەوەی قسەی کورد بۆ بەغداد. ڕامیا ڕوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.